دنیا عادلم لە تەندروستی بەیانی 24 لەگەڵتانم. هیچ کاتێک دووچاری زیبکە بوویت و نەزانیت ئەم زیبکەیە لە چیەوە دووچاری بووی، ئێستا من وەک هەموو جارێک پێتانی ئەڵم. پێستی مرۆڤ لە چاڵی بچووک پێک هاتووە کە بە کونیلەی پێست ناو دەبرێت. ئەم کونیلانە کاتێک ئەگیرێن بە چەوریان پێستی مردوو یان پیسی، ئەم زیبکانە دروست دەبێت. هەر بۆیە دەکرێت زیبکە لە هەر شوێنێکی لەشی مرۆڤ دروست ببێت، بەڵام بە زۆری لەسەر ڕوخساری و پشت و مل و شان و سەرسن دروست دەبن. کاتێک زیبکەت بۆ دروست بووە سەرنجت داوە سلکێکی ڕەشە یاخود سپی، ئەم ڕەنگانە بە کۆم دەونیز دەناسرێن. ئەم زیبکانە بۆیە ڕەش دەبن بەهۆی بوونی ئۆکسجینی هەواوە، هەروەها زیبکە سپیەکان دەکەونە ژێر پێستەوە. هەندێک شێوەی زیبکە هەیە کە بە زیبکەی هەوکردن ناو دەبرێت، بە شێوەی جیاجیا دەردەکەون، وەک شێوەی کیسە کە دەکەوێتە ژێر پێست و پڕێتی لە کێم. هەروەها زیبکەی هەوکردو لە شێوەی بلۆقێکی بەرزبووی سوور و بچووکە لە ئەنجامی هەوکردنی تورەکەی قشت دروست دەبێت. هەندێک جۆری دیکە لە شێوەی دوومەڵە کە پڕێتی لە کێم و مادەی شل و هەوکردو. هۆکارەکانی دروستبوونی زیبکە وەک گۆڕانی هۆرمۆنەکان بەهۆی تەمەنی هەرزەکاری یان لە کاتی دووگیانی. هەندێک دەرمانی دیاریکراویش هۆکارە وەک کۆرتیکۆستیرۆید یان دەرمانی کۆنتڕۆڵکردنی منداڵبوون یان پێدانی تێستۆستیرۆن. خۆتان بە دوور بگرن لەم خۆراکانی شەکر یاخود کاربۆهیدراتیان تێدایە، وەک نان یاخود جبس، و هەندێک جاریش لە باوانەوە وەری دەگری کە زیبکەیان هەیە، واتە لە ڕێگەی جینەوە دەگوازرێتەوە بۆ نەوەکانی. با بزانین چۆن خۆت کۆنتڕۆلی زیبکە بکەیت لە ماڵەوە. ڕۆژانە 2 جار دەموچاو ششتن پێویستە بە پاکەرەوەیەکی خاڵی لە زەیت بۆ لابردنی چەوری و پیسی سەرپێست کە هۆکارن بۆ دروستبوونی زیبکە. قششتن بە شێوەیەکی ڕێک و بەردەوام گرنگە بۆ دوورکەوتنەوە لە زیبکە، و هەرگیز زیبکە دەرمەهێنە یاخود مەیپەستێەوە بۆ ئەوەی بەکتریا یان چەوری زیبکەکە بڵاو نەبێتەوە بۆ شوێنەکانی دیکە و بە تایبەت بیگرنەوە. خۆشوشتن لە دوای وەرزشکردن گرنگە و لە بیری مەکەن بۆ ڕێگریکردن لە دروستبوونی زیبکە. دوور بکەونەوە لە فشاری دڵە ڕاوکێ، چونکە هۆکارێکە بۆ ئەوەی زیبکەکەت خراپتر بکات. بۆ ئەو خانمانەی مەیکەپ ئەکەن نەکەن بە مەیکەپەوە بخەون، پێویستە جوان پێستان پاکەنەوە و اینجا پشوو وەربگرن. بوونی مادەی گۆگرد لە هەندێک گیرا و پاکەرەوەی پێست و ماسکدا بەسوودە بۆ ڕێگریکردن لە دروستبوونی زیبکە. هەندێک جار پێدانی ئەنتیبایۆتیک بۆ کەمکردنەوەی هەوکردن بەهۆی بەکتریا بەکاردێت، بەڵام نابێتە ڕێگایەکی بنبڕکەر بۆ لە ناوبردننی. یەکێکیکە لە ڕێگاکان پێدانی هۆرمۆنی کۆرتیزۆنە بە نەخۆشەکە لە ڕێگەی دەرزیەوە بێت، ئەمەش بەسوودە بۆ ئەو زیبکانەی کێمیان تێدایە و بە شێوە گەورن. دەکرێت هۆکاری زیبکە بەکارهێنانی کەلوپەلەکانی ڕۆژانەمان بێت بەهۆی دروستکردنی هێزێکی لێخشاندن و پەستان لەگەڵ پێستماندا، وەک لە کاتی بەکارهێنانی مۆبایل یان هەڵگرتنی تورەکەی شان و بەستنی یەخەی قەمیسەکەت زۆر بەتوونی. هەر تەندروست بن.